ئەم ساڵ خۆپیشاندان و بایکۆت درێژەی خایاند و لە ئێستادا چەند ڕۆژێکی کەمی ماوە بۆەوەی ئەم ساڵی خوێندن تەواو بکەین. دەزانین هۆکار ئێمە و ئێوە نین. لە ئێستادا مەترسی هەیە لەسەر فەوتانی ئەم ساڵی خوێندن، لەبەر ئەوە ئێمە لە بەڕێوەبەری گشتی پەروەردە و بەڕێوەبەری پەروەردەکان و سەرپەرشتیاران یەکەم پشتیوانی لە پەیامی بەڕێز پارێزگاری سلێمانی دەکەین کە دوێنێ لە 1/4 بڵاوی کردەوە دوای کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی کارگەری پارێزگای سلێمانی. 2. جەخت لە ناوەڕۆکی پەیاممان دەکەینەوە لە ڕۆژی 27 سێی 2018 بە واژووی هەموو پەروەردەکان بڵاومان کردەوە. 3. مامۆستایانی بەڕێز، دیارە دوای ئەو خەباتە مەدەنی و دوور و درێژەی دەستان پێکردووە، حکومەت بەشێک لە داواکانی جێبەجێکردن لەم قۆناغەدا کە ئەویش خۆی لە کەمکردنەوەی بڕی پاشکەوت و پێدانی موچە لە ماوەی 30 ڕۆژدا دەبینێتەوە. جگە لەوەی ئێمە بەردەوام لەگەڵ بەرپرسانی ئەو بوارەدا جەختمان لە نەمانی پاشەکەوت کردەوە، بەڵام ناتوانن لەم قۆناغەدا بە تەواوەتی لای ببن. گرنگە هەمووان درک بەو دەستکەوتە بکەن، بە تایبەتی ئێوەی مامۆستای بەڕێز و فەرمانبەران بەگشتی کە ئەو گۆڕانکاریە بەرهەمی ئەو خەباتە مەدەنی و دیموکراسیانەیە بوو کە ئەنجامتان داوە. ئێمە وتمان ئیمتیحان خۆی 28/4 کردومانتە 4/5 واتە ئەو فترەیەمان کردووە شۆکانمان لابردووە و فترێش داوامە خوێندێ و ڕێنماییشمان ناوە بە پەروەردەکان کە لە 4 مانگ بۆ 3 مانگ ئیمتیحاناتە بازنەی یەکەم کە زۆر زەڕورین فێرکردنی خوێندنە 1 و 2 سێی بنەڕەتیە ئەبێ دەوام بکەن، واتە بێ هاوکارین لەو کاتانەشە دەوام بکەین بۆی پیتەکان فێر بن و هەوڵ بین تەسیرات کەم بێتەوە. من دڵنیاتەکەم هیچ فشارێک نییە، دڵنیاتەکەم وەکو پێم وتی ئێمەش مامۆستاین، حەزەکەم زۆر جار لێرە و لێوێ بەڕاستی هەندێک قسا بیستم هیچی ڕاست نییە و ئێمە خۆمان بەرپرسیارەت و سەلاحەتی تەواوی ئەم حکومەتە خۆجێمانێ وەکو بەڕێوەبەری گشتی لە ڕووی ئیداریەوە بەس لە ڕووی کارگەڕی و ئیشێمە نییە، داهاتی حکومەتیدا ئەوە ئێمە مەسوول نین. ئەو داواکاری مامۆستا لە ئێمە هەیە، احتیراممان گرتووە، سزامان نەداوە، لەگەڵ داواکانیە بووین، چوینەتە هەموو شوێنێک، هەموو مەسوولێکمان بۆ کرد، چوینەتە لای هەموو بەرپرسێک، جا حیزبی بێ حکومی بێ تەشریعی بێ بۆمان کردوون، واتە دەنگیمان گەیانوە، پشتیوانیان وی. ئەوی تری مەسەلەی موچێ ئێمە نین، بەڵام سبەینێ مناڵەکەی خۆی دراوسەکەی خۆی نەخێنەوە دەرەچێ. لەبەرەوە من ئەم قسەیەکەم زەمانیەکەم 30 ڕۆژ نەدرێ پاشەکەوتی موچە وردەورە داهات چاک نەبێ هەتا ئێستا مامۆستان بەجێ نێشتۆ لەبەرەوە بەجێی نایاڵم، لەبەرەوە پێش ئەوە کەوم بۆ ئەو مەسەلە و موقیفەوە هینەکەم، لەبەرەوە دڵنیام ئەم کاتیان لەبەر هەموو حیزبەکان چاوی لەسرە هەموو ڕەنگەکانێکی گرتووە بە خۆپیشاندانەکان گەورە بۆ دڵنیام حکومەتیش خاوەنی وعدی خۆی بێت و منیش زەمانم حەزەکەم نەدرا واقعیت پێ بڵم عیبە من مدیر عام ئەم بەیانانە دەرەکەم.